ئێستا ڕادیۆی دەنجیگەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێرجار لا ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل بە یارمەتیا و کارانم کەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. پارێزەرانی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان کە ماوەی نزیکەی 4 ساڵە ناتوانرێت هیچ زانیاریەک لەبارەیەوە وەربگیرێت داواکاریەکی نوێیان پێشکەش کرد. هەریەکە لە ئیبراهیم بیلمەس، چەنگیز یۆرەکلی، سوزان ئاکیپا و ئیمران ئەمەکچی لە پارێزەرانی نووسینگەی یاسایی سەدا بۆ ئەوەی بتوانن دیدار لەگەڵ ڕێبەری گەلی کورد ئەنجام بدەن سەردانی هەریەکە لە داواکاری گشتی کۆماری بورسا و بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمراڵیان کرد. لە هەمان کاتیشدا پارێزەران بۆ ئەنجامدانی دیدار لەگەڵ زیندانیانی دیکە ئیمراڵی هەریەکە لە عومەر خەیری کۆنار، حامڵی یەڵدرم و وەیسی ئاکتاش ئەنجامدەن سەردانی هەریەکە لە داواکاری گشتی کۆماری بورسا و بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمراڵیان کرد. زۆربەی داواکاریەکانی پارێزەران بۆ ئەنجامدانی دیدار هەر 6 مانگ جارێک لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردنی سزای بورساوە بە بیانووی سزای دیسیپلین ڕێگری لێ دەکرێت. نزیکەی 43 مانگا گۆشەگیریەکی تون لە دژی ڕێبەری گەلی کورد بەڕێوە دەچێت و ڕێگەی بە پارێزەر و خانەوادەکەی نادرێت دیداری لەگەڵدا ئەنجام بدەن. تا ئێستاش هیچ زانیارێک لەبارەی بارودۆخی تەندروستیەوە لە بەردەستان نییە. گەریلا تیڤ دیمەنی چالاکیەکی نیشانەشکێنی گەریلاکانی ئازادی دژی سوپای داگیرکەری تورکی بڵاو کردەوە کاتیایدا داگیرکەرەیەک سزا درراوە. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگا پێشتر لەسەر ئەم چالاکیە گەریلاکانی ئازادی ڕاگەیاندراوێکی بڵاو کردوێتەوە. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هەپەگا لە ڕاگەیاندراوەکەیدا ڕایگەیاندووە لە 9 ئەیلول لە کاتژمێر 4:30 خولێک لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی بەهار لە بەرامبەر داگیرکەراندا کە دەیانویست لە گۆڕەپانەکەدا جێگیر بن چالاکی نیشانشکێنی ئەنجام دراوە و لە ئەنجامی چالاکیەکەدا داگیرکەرێک بە سزا گەیاندراوە. پۆلیسی دەوڵەتی تورک هەڵمەتی هەڵکوتانە سەرماڵانی دەست پێ کردو و لە ئۆپراسیۆنی خڕکردنی سیاسیدا لە 36 شار بە هۆکاری بەشداریکردن لە چالاکی ئازادیدا بە سەدان کەسی دەستگیر کرد. هێزەکانی دەوڵەتی داگیرکەری تورک ئۆپراسیۆنێکی هەڵکوتانە سەرماڵانیان لە 36 شاری ئەو وڵاتەدا دەست پێ کرد و باگشتی 269 کەس دەست بەسەر کران. ڕاگەیاندراوە کە ئۆپراسیۆنەکە با هۆکاری چالاکی ئازادی سیانزەی تشرینی یەکەمەوە بووە کە لە ئامەد ئەنجام درراوە کە پلاتفۆرمی دامەزراوە دیموکراتیکەکان پێشەنگایەتیان کردووە. سوپای داگیرکەری تورک و چەتەکانی باچەکی قورس گوندەکانی منبەجیان تۆپباران کردو لە ئەنجامی تۆپبارانەکەدا ئەفسەرێکی هێزەکانی سووریا کوژرا. ناوەندی پەیوەندەکانی ئەنجومەنی سەربازی منبەج سەبارەت بە تۆپبارانکردنی گوندێکی منبەج لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکەوە ڕایگەیاندووە سوپای داگیرکەری تورک و چەتەکانی گوندی عەرەب حەسەن کە دەکەوێتە باکووری ڕۆژاوای کانتۆنی منبەجیان تۆپباران کردو لە ئەنجامدا سەربازێکی هێزەکانی سووریا کوژراوە. ئاماژە بەوەش کراوە تاکو ئێستا 7 گول لە هاوەن و 10 موشەکی ناڕنجۆک بەر گوندەکە کەوتووە. لە ڕێگەی فڕۆکەی بێفڕۆکەوانەوە بنکەیەکی هێزەکانی ئەمریکا لە دەیرۆزوری سووریا کرایە ئاماج. میدیاکانی سووریا بڵاویان کردەوە بنکەی سەربازی کۆنیکۆ لە پارێزگای دەیرۆزوری سووریا کە هێزەکانی ئەمریکای تێدا جێگیرن بە ئەفرۆکەیەکی بێفڕۆکەوان لەلایەن مقاومەی ئیسلامی لە عێراق کراوەتە ئامانج. ئاماژە بەوەش دەکەن سیستەمی بەرگری ئاسمانی بنکەی سەربازی کۆنیکۆی ئەمریکی پێشگەیشتنی فڕۆکە بێفڕۆکەوانەکە بۆ ناو بنکەکە تێکشکێنراوە. ئەمە لە کاتێکدایە ڕۆژی پێنجشەممەی ڕابردوو هێزەکانی ئەمریکا لە ڕیفی دەیرەزوری سووریا ژمارەیەک هەڵدانی موشکی گروپە چەکدارەکانی ئێرانیان بە ئامانج کرد. هەروەها لە دوای ئەو هێرشەش فڕۆکەی جەنگی هاوپەیمانی نێودەوڵەتی بەسەر ئاسمانی ناوچەکەدا دەسوڕێنەوە. شانەی ڕاگەیاندنی ئەمنی عێراق بڵاوی کردەوە بەرەبەیانی ئەمڕۆ لە 2 هێرشی ئاسمانی جیادا لە سنووری پارێزگای کەرکووک 4 چەتەی داعش کوژراون و دواتر هێزە ئەمنیەکان با پیادە چوونەتە شوێنی بردومانەکە و تەرمی چەتەکانیان دۆزیوەتەوە. لە ڕاگەیاندراوی شانەی ڕاگەیاندنی ئەمری عێراق هاتووە دوای چاودێری و بە دوواداچوونی ورد بۆ ماوەی 3 ڕۆژ
هێزە ئەمریکانی عێراق و هێزی ئاسمانی لا ڕێگەی فڕۆکەی F-16 دوو هێرشی ئاسمانی سەرکەوتویان بۆ سەرچەتەکانی داعش لا سنووری لەیلانی سەر بە پارێزگای کەرکووک ئەنجام داوە. ئاماژیان بەوەش کردو ئۆپراسیۆنەکە چەند مۆڵگەیەکی چەتەکانی بە ئامانج گرتووە و دوای هێرشەکە هێز ئەمریکان با پیادە چوونەتەوە شوێنی بردومانەکە و تەرمی چەتەکانیان دۆزیوەتەوە. لا کۆتاییشدا ئەوەش خراوەتە ڕوو لە کاتی چوونی هێز ئەمریکان بۆ مۆڵگەی چەتەکان توانراوە دەست بەسەر چەک و ئامێرەکانی پەیوەندیکردن و کەرەستەی لۆجستیکدا بگیرێت. ئەمڕۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆبوونەوە و تیایدا چەندین پۆست و لێژنەی گرنگی نێو ئەنجومەنی پارێزگاکە پێکهێنرا و پەیڕەوی ناوخۆی ئەنجومەنی پارێزگا پەسەند کرا. لا هۆڵی کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگاری کەرکووک کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگار بەڕێوەچوو تیایدا دەنگ لەسەر دانانی جێگیری پارێزگار و لێژنەکانی ئەنجومەنی پارێزگار و چەند پۆستێکی دیکەدرا. لا کۆبوونەوەکەدا دەنگدرا بە یاوز حەمید وەک جێگیری یەکەمی پارێزگاری کەرکووک و سعدون جاسم وەک قایممەقامی شارۆچکەی حەویجە و سیراجەدین نازم وەک قایممەقامی داقوق و عادڵ ئیحسحاقی وەک قایممەقامی شارۆچکەی دبس. پێنج ڕۆژی ماوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان لە بانگەشەدان بۆ سەرخستنی بربژێرەکانیان. زۆرترین دروشمی بانگەشەکەش گۆڕینی ئەم دەسەڵاتەیە و پەدەکە بە هۆکاری لە دەستدانی بەشێک لە جوگرافیای باشووری کوردستان و دروستکردنی قەیرانەکانی باشوور دەزانرێ. لەو بارەیەشەوە ڕۆژنامەنووس زەردەش محەممەد دەڵێت پێکهێنانی حکوومەتێکی تۆکمە بەدەنگی خەڵک لە داگیرکاری و کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوین دەمان پارێزێت و کێشەی هاوڵاتیان چارەسەر دەکات. ئەزانین ناوچەکە بە قۆناغێکی زۆر هەستیاراتی ئەپەڕێت. دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی دۆخی ئەم ناوچەیە لە دۆخێکی زۆر هەستیارایە. بۆیە ئەمە زیاتر گرنگی داوە بە هەڵبژاردننی ئەمجارە، چونکە خۆدان نزانن ئەو گۆڕانکاریانەی کە ئەوەندەی کە ئێمە خوێندنەوەمان بۆ بارودۆخە هەبوو ئەزانین ناوچەکە لە بەردەم گۆڕانکاریەکی زۆر گەورە و زۆر مەترسیایە. بۆیە نێوماڵی کورد پێویستی زۆر بە ڕێخستنەوەی زیاتر هەیە ئەگەر بە بەراورد بە هەڵبژاردنەکانی پێش و بەرابەر بەراورد بە دۆخی ڕابردووی هەرێمی کوردستان. ئێمە لەم کاتا لەم بارودۆخەیە زۆر پێویستمان بە یەخستنەوەی نێوماڵی کوردەیە. خۆشتان نزانن ماوەی 6 ساڵە هەڵبژاردن نەکراوە و ماوەی 2 ساڵە پەرلەمان لە کار کەوتووە و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان شەرعیەتی خۆیانیان لە دەستداوە. بۆیە ئەمانە هەمویان فاکتەرن بۆەوەی کە بڵێن یان با بڵێن هۆکارن بۆی کە بگەین بۆ قەناعەتە بڵێن ئەم هەڵبژاردنێکی گرنگە و پێویستە لە کاتی خۆیان ئەنجام بدرێت. لەسەر مژاری دەنگدان هەڵبژاردن دەمێنینەوە بڕیارە لا هەژدەی ئەم مانگە دەنگدانی تایبەت و 20 تشرینی یەکەم هەڵبژاردننی گشتی خۆلی شەشەمی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت کە 136 لیست و 1991 کاندید ململانەی بەدەستهێنانی 100 کورسی پەرلەمان دەکەن. لەو ژمارەیەش 368 کاندیدیان ژنن. پەرێز عومەر چالاکوان و کاندیدی یەنەکە لا بازنەی هەولێر بۆ هەڵبژاردن سەبارەت بە پەرلەمانی هەرێمی کوردستان لەسەر هێرش و داگیرکاریەکان بۆ سەرخاکی باشوور چاودێریکردنی حکوومەت بۆ خزمەتکردنی هاوڵاتیان دەڵێت لە ڕابردوو لە پەرلەمانەوە ڕێگری لەوە کراوە کە ئەم داگیرکاریەی دەوڵەتی تورک بکرێتە پرۆژەیەک و خوێندنەوەی لەسەر بکرێت. بەڵام پەرلەمانتارانی ئەم جارە ناتوانن ئەو 4 ساڵە لە پرسە نەتەوەی و نیشتمانیەکان و لە داکۆکیکردنی مافەکانی خاڵک بێدەنگ بن. هاوڵاتیان بە دەنگدان دەتوانن خۆسەپێنی و داگیرکاری تێک بشکێنن. دەبێ ئەو جارە گەرمگورتر بزانێت کە ڕێگری لە توێک هەولی ئەو بێت کە بتوانین پەرلەمانی داهاتوو پەرلەمانێکی کارابێت بتوانێت هەموو ئەرکەکانی خۆی بە تەواوی جێبەجێ بکات. لەمانە ئەرچی یاسادانان و هەمواری ئەو یاسانی کە پێویستیان پێێت، ئەرچی چاودێریکردن و جێبەجێکردنی یاساکان و ئەرچی بودجە و بابەتی بودجە و پەسەندکردنی بودجە و حساباتی ختامی بەوە دەکرێت پەدەکە جارانی ڕابردوو بە زۆرینەیەکی تەزویر زۆرینەی پەرلەمان بوو، بە ئیستیغلالکردنی کۆتاکان زۆرینەی پەرلەمان بوو. ئەو جارە ئەو دەرفەتە نەماوە. خەڵکی کوردستان ئەو جارە دەبێت بە ئومێدەوە ڕوو لە سندوقەکانی دەنگدان بکات، دەنگ بەو حیزبە بدات کە ئومێدی پێێتی، دەنگ لەناو حیزبەش بەو کاندیدانە بدات کە دەزانێت دەتوانن شەڕی بەدەستهێنانی مافەکانیان بکەن و لەگەڵیان بمێنەوە و بەجێیان نهێڵن. دوای هەواڵی کوژرانی ئیسماعیل قاعانی فەرماندەی فەیلقی قودسی سوپای پاسدارانی ئێران، میدیاکانی ئێران وێنەی ڕاستەوخۆی قاعانیان لە فڕۆکەخانەی مێهراباد لە تاران بڵاو کردەوە.
میدیاکانی ئێران ڕایانگەیان ئیسماعیل قانی لە فڕۆکەخانەی میهراباد لە تاران پێشوازی لە تەرمی نیلفروشان جێگیری فەرماندەی ئۆپراسیۆنەکانی سوپای قودسی ئێران کردووە کە مانگی ڕابردوو لەگەڵ حەسەن نوسڕۆڵا لە ئەنجامی بردومانێکی ئیسرائیلدا بۆ سەر بەیروت کوژرا. دەشڵێن دەرنەکەوتنی ئەم ماوەی قانی مشتومڕی لەسەر چارەنووسی لێکەوتەوە و کە ژمارەیەک میدیا بە هەواڵی سەختە بەنگەشی کوژران یا برینداربوون یا لێکۆڵینەوەیان لە فەرماندەی فەیدەقی قودسی سوپای پاسدارانیان دەکرد. ڕۆژی چوارشەممەی ڕابردووش ئیبراهیم جەبوری ڕاوێژکاری فەرماندەی سوپای پاسدارانی ئێران ڕایگەیان قانی باشە و بەم نزیکانە خەڵاتێک لە خامنەی ڕێبەری ئێران وەردەگرێت. با پێی لێدوانەکانی میدیاکان سیروان فەخری چالاکی سیاسی خەڵکی سەقز کە لە کەمپی دیپۆرتی کوورباش لە شاریوان ڕاگیراوە فەرمانی 6 مانگ دەست بەسەرکردن و ڕاگواستنی بۆ ئێران پێگەیشتووە. سیروان فەخری ئاگاداریەکەی لە ڕێگای پارێزەرەکەیەوە پێگەیشتووە کە دەبێ لە تورکیا بکرێتە دەرەوە. پێویستە ئاماژە بەوش بکرێت کە سید سیروان فەخری باهۆی هۆکاری ئەمنی و هەڕەشەی ڕفاندنی لالایەن هێزەکانی سەربا ڕەژیمی ئێرانەوە لە هەرێمی کوردستانەوە کۆچی بۆ تورکیا کردووە. بەرپرسی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئوروپا و وەزیری دەرەوەی بریتانیا ڕایانگەیان پابەندین بە سزادانی ئێران لە بەرامبەر ناردنی موشکی بالستی بۆ رووسیا و دەشڵن یەکێتی ئوروپا سزای بەسەر 3 هێڵی ئاسمانی ئێراندا سەپاندووە. جۆزێف بۆرێل بەرپرسی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئوروپا و دەیڤید لامی وەزیری دەرەوەی بریتانیا لە پەراوێزی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی دەرەوەی یەکێتی ئوروپا بەیاننامێکی هاوبەشیان بڵاو کردەوە بەم جۆرە زانیاریان خستە ڕوو. لە بەیاننامەکەدا جەختەکەنەوە وەزیری دەرەوەی بریتانیا و بەرپرسی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئوروپا سەرکۆنەی هێرشەکانی ئێران بۆ سەر ئیسرائیل و ناردنی موشکی بالستی بۆ رووسیا بۆ دژی ئۆکراین دەکەن. ئەوان پابەندن بە سزادانی ئێران لەسەر ئەم بنەمایە. هەروەها ئاماژە بەوەش کراوە یەکێتی ئوروپا سزای بەسەر 3 هێڵی ئاسمانیدا سەپاندووە کە ئەو 3 هێڵە ئاسمانیان موشک و فڕۆکەی بێفڕۆکەوانی دروستکراوی ئێرانیان گواستوەتەوە بۆ رووسیا. هاوکات پێشتر بەرپرسانی تاران چەندین جار ئەو هەواڵەیان ڕەت کردوێتەوە کە موشکیان بۆ رووسیا ناردبێت. ڕۆژنامەی واشنگتۆن پۆست وڵاوی کردوێتەوە سەرۆکوەزیرانی ئیسرائیل ئەمریکای لا بڕیاری وەڵامدانەوەی ئێران ئاگادار کردوێتەوە و دەشڵێت ئیسرائیل ئامادەیە هێرش بکاتە سەر دامەزراوە سەربازیەکانی ئێران نەک وێستگە ئەتۆمی و کێڵگەنەوتیەکانی. نەتانیاهو ئاماژەی بەوەش کردووە گوێی لە بۆچوونەکانی ئەمریکا دەگرن و بەڵام بڕیاری کۆتایی خۆیان لەسەر بنەمای بەرژەوەندیانەتەوەیەکانی خۆیان دەدەن. باهۆی هەڕەشەکانی ئیسرائیل بۆ هێرشکردنە سەر دامەزراوە نەوتیەکانی ئێران نرخی نەوتی خاو لە جیهاندا باڕێژەی 3% کەم بووەوە. با گوێرەی ماڵپەڕی ئۆیل پرایسی تایبەت با نرخی نەوت و سوتەمەنی لە ئێستادا نرخی 1 بەرمیل نەوتی خاوی برند لە بازاڕەکانی جیهان بە $74 و 4 مامەڵی پێوە دەکرێت. بۆ کارێکی دیکەی دابەزینی نرخی نەوت راپۆرتێکی ڕێکخراوی ئۆپێکە کە باز لەوە دەکات چین خواستی لەسەر نەوت کەم دەبێتەوە. هەواڵەکانمان پێشکەشکردن بمێنن لا خێر و خۆشیدا.